من لە مانگی 2010 کە هاتمە سندیکای کرێکەران لە مانگی 11 نردیانم بۆ دەستەبەری کۆمەڵایەتی وتیان پێت خۆشە بچی لە ئەندامی لە دەستەبەری کۆمەڵایەتی لیجنەکانە وتم بەڵێ ئیتر لەو کاتەوە چوومەتە ئەوێ ڕۆژانە لەگەڵ پشکنەرەکانە دەرەچین پشکنەری مفتیشن لە دایری دەستەبەری کۆمەڵایەتی ئێمە وەکو نوێنەری سندیکا بەردەوام 4 نوێنەرمان لەوەیە یەکێکم من لەو نوێنەرانەی کە بەردەوام لەوێ کارەکەین دەرەچین بۆ شوێنکارەکان و بۆ دەستەبەرکردنی کرێکارەکان ئیتر بە دوواداچوون بۆ کێشەکانیانەکەین بزانین سعاتی کاریان نەبێ 8 سعات بێت موچیان ئێستا کە کراوە بە 450 نابێت لە 450 کەمتر بێت هەر کاتەوە بە وەختەوە بەپێی هینەکە موچەکانیان دیاری کرابوو پێشتر ئێستا لە مانگی 8 ئەم ساڵەوە بۆ بە 450 ئیتر ئێمە بە خاوەنکارەڵێنە هەر کرێکارێکە لە 450 کەمتری هەبێ خۆی چەند ئەوە بۆ حەدی ئەدنایە کە کرێکارێکی ناکارامە کە هیچ بەسۆڕێکی نەبێت لە بوارێکا بێت 450 هەبێ بۆیانەکەین بە 450 دوای ئەوەڵین 8 سعاتی کار زیاتر نابێ کاریان پێ بکرێ ئەگەر سعاتی ئیزافی ئیشیان پێ بکە لە 8 سعات زیاترەکە بێ پارەی ئیزافیان باتێ و پارەی زیاتریان بۆ حساب بکە ئیتر ژنان کچان کە ئیشەکەن لێ بۆ دادەچوونیان بۆکەین ئایا هیچ تەشیرێکیان پێ ناکرێ ئایا خاوەنکار هیچ غەدەرێکیان لێ ناکا ئەگەر هەر کێشەیە شتێک بۆکەین بە راپۆرت و هێنینەوە بۆ سندیکای کرێکاران و ستافی لق و سەرۆکی لەق بۆ دادەچوون بۆ کێشەکانیانەکەن کێشەکانیان بۆ چارەسەرەکەن ئەگەر کێشەکە لە دەسەڵاتی بڵین سندیکا و بەڕێوەبراتی دەستەبەرا دەرچوو ئەیکەین بە راپۆرت و راپۆرتەکەی مزاکەنەوەکەین بە یاساش ئیحالەی محکەمەیەکە بەس بەداخەوە ئەو کێشەیەمان هەیە کە ئەدرێ بە یاسا زۆر یعنی 2 ساڵ 3 ساڵی پێچێت نەتیجەکەی زۆر درەنگێتەوە بەڕاستی کرێکارەکە زۆر بێزارە بێت لەوەزەوە من لە لێدوانی تریشا زۆر باسی ئەو شتەم کردووە زۆر جار داوامان کردووە کە دادوەری ینی زیاتر هین بکرێت لە سنووری سلێمانە یەک دادوەری کارمان هەیە لەبەرەوە ئیشەکان زۆر بە وردی و بە خاوی ئەڕۆن ئەگەر بکرێ بەڵێ ئێمە خۆمان محاولەشەکان لیجنەکان مفەتیشە بەڕێزەکان زۆر محاولەکەن ئێمە لەگەڵیانە ئەندامین بۆمان هەیە پێژیانمان هەبێ بۆمان ڕەمان هەبێ بکرێت نەخێر محاولەکەین نەچێ بەس کە لەوە دەرچوو لە دەسەڵاتی ئێمە دەرچوو مەجبوری حالی محکەمێکی بکەیت 2000کانە زۆری فەرق بوو لەگەڵ ئێستاە خەڵک بەردەوام شەڕ بوو یعنی زۆر جار دەرئەکرای بەڵام سواز بۆ خوا ئێستا تۆسی خەڵک وشیار بۆتەوە بەڵام هەر کێشە هەر هەیە ئێستا شوێنی وا هەبووە بڵێن چێشخانە هەبووە چوین و تومانە خۆمان ناساندۆ لیجنەکە و تومانە ئێمە لیجنی دەستەبەری کۆمەڵاتی ینی پشکنەر بەڕێزەکان سەرۆکی لیجنەکەن بەپێی یاساکە ئێمە ئەندامین و وەکو نوێنەی سندیکای کرێکاران ژووری بازرگانیشمان لەگەڵایە خۆمان ناساندۆ یەکسەرتی بۆتان نێبێنە ژوورەوە بڕۆنە دەرەوە بەڵای ژیانمانێتر بارێزرا بێ نازانم هیچ یعنی شتێکی وامان نەبووە تا ئێستا سوپاس بەخوای گەورە بەڵام زۆر جار هەبووە کە پشکنەکان ویستیانە جاریوە بۆ ویستیانە پەلاماری پشکنەرەکان بن بۆ نمونە و هین هەبوو نانەوەخانە هەبوو چوین قەرزار بۆ پێشتر کە دەستەبەری بۆ کراوە بۆ کرێکارەکان و پارێکی نەیاوە پێمان وتەوە نە قەرزاری من خۆم لەگەڵ پشکنەرێکی پیاوە بوو مەقاشەکەی بۆ هەڵگرێکیان کە براکەی بوو بیا بەسەریا من چوومە پێشەوە خەڵکی تر قسەمان کرد خۆڵ ناگرێت پشکنەرەکە وتی من ئەم قەڵەمەم بەدەستەوەی هیچ ناڵێم ینی هیچی ترم بەدەستەوە نییە و ئەمانەیتر دوایی کە زانی ئەیێن بە سەهاتە نازوری کردوای لە بردنی لە من وشو لە ئەویش کردو حاڵەتی واشمان هەیە ئێمە ئەچی خۆمانە ناسێنین بە خاوەنیە بخۆی عنی وەکو ڕێزێک دائیمەن ئەوە ئەکەین ئەچینە ئۆفیسی خاوەنکار یا خاوەنکار یان نوێنەری خاوەنکار ئەدوێنین ئەڵێن ئێمە لیجنی دەستەبەری مفەتیشەکە قساکە پێشتر دەستەبەری کۆمەڵایەتی و نوێنەری ژووری بازرگانی ئەومە نوێنەری سندیکای کرێکارانە لەگەڵمانایە ئێمە هاتین بۆ دەستەبەرکردنی ئەم کرێکارانە ئیتر جاری وە هەیە خاوەنکاری زۆر باشە بەڕاستی و زۆر بە شێوازی کە ڕێپێک پێشوازیمان لێەکە ناوەکانمانەیەتی و ئەمانە هەیشە مناقەشەی زۆرەکە ئێستا دوێنێ بۆ نمونە چوین بۆ شوێنێک بەڕاستی دەرگاکە داخراوەی پێمانەوترا بۆ کە 15 کەسی لێ کارگەیەکە بە ژنان و کچان و پیاوان و کوڕان ئیشیان لێ کرد قوفڵێکی گەوری لێیا بوو لە دەرەوە ویسمان بڕۆی دوای سێرم کرد دەرگای کرا بۆ سینەمان کە دەرگای کرا بە لە دەرگاکۆ سێرمان کرد و وەکو پەنجەرەیەک وا بوو سێرەکەین یەک کۆمەڵ کرێکاری لێیە بڕوا بکە چوینە ژوورەوانەوە ئیتر هات مەگەر خوا بزانێت چی کردووە وتمان کاکەگیان ئەمە یاسایە ئەمە قانونە تۆ بێ ئەم شتە جێبەجێ بکەی وتی هینن دەجا پێشەوەی خاوەنکارەکە بێ من لەگەڵ ژنان و کچەکانە قسەم کرد هەبوو ساڵە لێ بوو هەبوو 6 مانگ بوو لێ بوو هەبوو 7 مانگ بوو لێ بوو
کە خۆی هادووتی ڕۆژانن و من هەر بۆ ڕەمەزان هێناو من و ئیشیان پێدان کەم وتمان ئیچی لێوتی ئەو دوو کوڕ و ئەو خوشکەزای خۆم بنووسن ئیتر ئێستا ئێمەمان پڕ کردوەوە لە بەروی کێشە دروست نەبێت ئەو کاتە بەس کاتێکی تر دەچینەوە ئیتر ئەگەر بزانین ینی پێشوازیمانێ ناکە و ناوەکانمان نایەت دەسەبەریان بۆ ناکە مەجبورین حالی دادگایکی زۆر گرنگە لە بەروی بەڕاستی ئێمە ئێستا دوێنێ من ینی ئەو کچانە ئەو ژنانە بەدزی و بە بێدەنگ و بێسن قسەیان لەگەڵ ناکرد لەوە چێ پیاوەکان بێ ئاوە سکەپسکوهینیان لەگەڵا نەکەن بە ئیسراحەتریا کێشەیەکیانە بێ ئەتوانی لە لای تۆ ئەیلێ دەڵێ کێشەیەکی ترت هەیە لەم شوێنە پێم بڵێ ئەمانە لەبەرەوە زۆر زەڕورە لە پێشەبا بۆ خاوەنکارەکان بێ لە بەرەوەی بەڕاستی ئەوان سەبەبی ڕئیسین یعنی بۆ ئەوە چکە بڕوا ناکەم کە ئێمە ڕوونکردنەوە ئەدرێ بە کرێکارەکان هەمووی پێی خۆشە پێشوازیمان لێکا دەسەبەر بکرێ داوا لە خاوەنکارە بەڕێزەکانەکەم کە ئەم لیجنانە ئەچێت سەردانیان ئەکەن هەم لە ڕووی یاسایی و هەم لە ڕووی وجدانی خۆیەوە دەسەبەر بۆ کرێکارەکان بکات بە شێوازێکی ڕێکپێک پێشوازی لە لیجنەکان بکات. لە ماوەی ئەم مانگەیە بە خۆشحاڵیەوە فێری ئەوە بووم کە ئێمە وەکو ئەم کارمەندانی کە لەگەڵ لیژنەکانی دەستەبەری کۆمەڵایەتیا دەرەچین هۆشیاری بین بەو کرێکارانەی کە لەگەڵ خاوەنکارەکانە لە سنووری پارێزگای سلێمانی ئیشەکەن بۆ ئەوەی زیاتر هۆشیاریان هەبێت دەربارەی دەستەبەری کۆمەڵایەتی و حەق و مافەکانیان نەفەوتێ. بێگومان ڕۆڵی ژن هەموو کاتێک گرنگی و کاریگەری خۆی هەیە لە هەر بوارەکە کە ئیش ئەکەین. یەکێک لەوانەی کە ئەم مەجاالەیە ئێمە ئیشیتیاکەین لەم بوارە کە ئێمە ئیشیتیاکەین لەبەرەوەی زۆر کات ئەچینە هەنێک شوێن کرێکارمان هەیە لەوێ ژنان کچن ئافرەتەکان لەوێ کارەکەن هەنێک کات لەوانەیە تووشی ئیستیغلال ببنەوە لەوانەیە تووشی گێچەڵ ببن لەلایەن خاوەنکارەکانەوە بەڵام ئێمە وەکو ڕۆڵی خۆمان ئەتوانین چاوپێکەوتنیان لەگەڵا بکەین هاوکاریان بکەین قسەیان لەگەڵا بکەین تاوەکو ئەگەر لە بوونی هەر حاڵەتێکی توندوتیژی یاخود هەر حاڵەتێکی گێچەڵێکیان هەر حاڵەتێک کە تووشیانە بێتەوە ئێمە بە دوواداچوونیان بۆ بکەین و کار ئاسانیان بۆ بکەین. ئێمە وەکو ئەزانین کەسانێکی زۆرمان هەیە وەکو کرێکار ئیشەکەن لە کەرتە تایبەتەکانە. بۆ ئەوەی حەق و مافەکانیان نەفەوتێت وەکو هەر کارمەندێک کە لە کەرتی گشتیا ئیشەکات بۆ مستەقبەلیان خانەنشینیان بۆ بکرێت کار ئاسانیان بۆ کراوە لەم ڕۆوە. دەستەبەری کۆمەڵایەتی چی ئەکات؟ هەر کەسێک کە کرێکارە لە هەر شوێنێک ئیشەکە لە کەرتێکی تایبەتە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ ئەکرێت بڕێک پارە کە لە 105 موچەی کرێکارەکەیە وەرئەگیرێت و لە 112 خاوەنکارەکە بۆی ئەدات کە ئەدرێ بە دەستەبەری کۆمەڵایەتی ئەمە بۆ مستەقبەلی کە ئەبێت بە خانەنشینی بۆ ئافرەتان 20 ساڵ خزمەتی هەبێت تەمەنی سەر و 55 ساڵ بێ ئەتوانێت خانەنشین بێ و بۆ پیاوان 20 ساڵ خزمەتی هەبێت تەمەنی سەر و 6 ساڵ بێ ئەتوانێت ئەو بڕەپارەیە لە داهاتووە وەکو خانەنشینی وەری بگرێتەوە. بەگشتی هەر کەسێک لە کەرتی تایبەت ئیش بکە ئەگەر کۆمپانیایە ئەگەر خاوەن دوکانە ئەگەر خاوەن کارگەیەکە پێویستە ئەم دەستەبەری کۆمەڵایەتیە بۆ ئەو کرێکارانە بکات کە کار ئەکەن لەلای. هەر کەسێک کە نەیکردبێت ئێمە وەکو لیژنەکان لەگەڵ پشکنەرە بەڕێزەکان لە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی سەردانی شوێنەکانیانەکەین ڕێنماییان ئەینێ هەنێک کات خاوەنکارەکان ڕێنمایەکی تەواویان نییە دەربارەی ئەم شتە یاخود کرێکارەکان ئەوەنە هۆشیاریان نییە کە شتێکی ئاوا هەیە ئێمە ڕێنماییانەکەین ڕقممان هەیە هێڵی گەرممان هەیە ئەین بە کرێکارەکان یاخود خاوەنکارەکان بۆ ئەوەی بتوانن حەقی مافی خۆیان نەفەوتێ بە تایبەتی کرێکارەکان. ئەگەر خاوەنکارێک ئەم شتەی نەکردبوو وەکوتم لیژنەکان سەردانیانەکەین گفتوگۆیان لەگەڵاکەین زۆریان دوای ئەوەی کە ئێمە گفتوگۆیان لەگەڵاکەین و بۆیان ڕوونەکەینەوە کە دەستەبەری کۆمەڵایەتی چیە و لە مەسلحەتی کرێکارە ئەو کاتە ئەوانیش بە خۆشحاڵیەوە هاوکارمانە بن و ئامادەن کە دەستەبەر بۆ کرێکارەکانیان بکەن. بەڵام ئەگەر شوێنێک ئامادە نەبوو ئەمە بکە دوای ئەوەی کە چەند جارێک بە دۆداچوو نەکرێ ئێمە ئەتوانین ڕادستی یاسایی بکەین و یاسا ئیشی خۆی بکالەوە کاتەیە. ئەمەوێت لە کۆتاییە پەیامێکم هەبێت بۆ هەموو ئەو کرێکارانی کە لە کەرتی تایبەتە ئیشەکە تکایە ئەوەنە هۆشیاریتان هەبێت کە حەق و مافتان نەفەوتێ ئێوەش وەکو هەموو کەسێک کە لە کەرتی گشتیا کارەکات مافی ئەوەتان هەیە بۆ مستەقبەلەن بۆ داهاتووتان خانەنشینیتان هەبێ تکایە ئەگەر خاوەنکار ئامادە نەبوو دەستەبەرتان بۆ بکە ئەوەنە هۆشیار بن کە خۆتان بە دۆداچوونی بۆ بکەن و ئێمە ژمارەکانمان بە بەردەوام لە ناو شوێنەکانە بڵاوەکەینەوە و پەیوەندیمان پێوە بکەن تاوەی ئێمە بین هاوکارتان بین.